خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنمەیەکی تری پانۆراماتان پێشکەشەکەین. ڕۆڵی کورد لە عێراق یاخود لە دوای پێکێنانی حکوومەتەکەی مستەفا کازمی چی دەبێت؟ هەموو هەوڵە جۆر بە جۆرەکانی فراکسیۆنی زیاتیەکان و بەتایبەتیش فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی ئاڵۆزیەکانی عێراق بەرەو کوێ لە ئێستادا وەک ئەبیندرێت هێزێکی نادیاریان زۆر جار بەناڕاستەوخۆکە باز لە ئەمریکا ئەکرێت پاڵپشتی سەرۆک وەزیرانی ئێستای عێراقەکات. کورد چۆن بتوانێت لەناو ئەم هەموو گەمە سیاسیە و تەنگژە سیاسەدا مافەکانی خۆی دەستەبەر کات. کۆمەڵێک پرسی جۆرا و جۆر لە ئێستادا بۆ کورد هاتۆتە پێشەوە. تێڕوانینی کورد لەسەر ئەم پرسانە چیە؟ لەسەر پەیوەندی نێوان هەرێم و بەغدا تێڕوانینی کورد چی دەبێت؟ واروەها لە هەردوو حاڵەتدا بە سەرکەوتنی حکوومەتەکەی کازمی و بە ئەگەریش کەس پێهێنانی ڕۆڵی کورتی ئەبێت چی بێت و چی ئەبێت؟ هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بواری کەرتی تەندروستی لە ئێستادا و لە بەرامبەر ئافاتی کۆرۆنادا چی بۆ هەرێمی کوردستان؟ هەموو ئەوانە گفتوگۆی لەبارەوە ئەەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر جوان ئەحسان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمانە بێ. دکتۆرە سڵاو لێبێم کاتەو باش. سەرەتامەوێ باسێک لە سوپاس دەکەم. سەرەتامێ باسێک لە دۆخی ئێستای عێراق بکەین بە تایبەتی حکوومەتەکەی بەڕێز کازمی کە دوای ئەوەی دەست بەکار بوو پێشتر اتفاقیەکان وابوون کە ئەمە حکوومەتێکی کاربەڕێکەرە بۆ بودجەیە واروها بۆ ئەوەی ئامادەکاری بکرێت بۆ هەڵبژاردنەکان ینی هەڵبژاردن ئامادەکاری بکە بۆ هەڵبژاردن. بەڵام ئێستا ئەوەی لە کارەکانی ئابیندرێت لە هەڵسوکەوت و لە موڤەکانی ئابیندرێت ئەم حکوومەتە پێچی حکوومەتێک بێ بێ پێ بچەقێنێت و کۆمەڵێک شت هەیە لە بەغا لە عێراقا بیگۆڕێت. تێڕوانینی ئێوە. زۆر سپاس ئەم کاتتان باش کاتی هەموو بینەرانی کورساتی خۆشەویست باش. بەتەکید ئەم حکوومەتەی کازمی خۆی لە دەستورە شتێک نییە بە ناوی حکوومەتی ڕاگوزار یا حکوومەتی ئینتقالی، بەڵام لە جۆری مەهەمەکانی زیاتر بە شێوەیەکی گشتی وا بەم حکوومەتە وترا. بەڵام لە کارەکانی ئێستا ئەتوانین بڵێن ئەم کابینی ئێستا کابینەکەی کازمی لە بەردەمی ئەرکێکی ئێجگار قورسایە. ئێستا لە بەردەمی دیسانەوە ڕێخستنەوەی دام و دەستگاکانی حکوومەتی عێراقا و لە بەردەمی گەڕانەوەی هەیبەتە بۆ دەوڵەتی عێراق لە هەموو بارەکانەوە. لەبەرەوە ئێستا ئەوەی کە بازەکرێ بەس بە تەنها لە ڕابردووە باسی ئەوە ئەکرا کە ئامادەسازی بێت بۆ هەڵبژاردنەکان، ئەمە وانە لەبەر ئەوەی کە هیچ حکوومەتێک نییە کە بە نیو دەسەڵاتەوە یاخود بە نیمچە دەسەڵاتەوانێ دروست بێم. حکوومەتە حکوومەتێکی تەواوە کامیلی سەلاحیاتی هەیە، لەبەر ئەوە کە ئێستا لە بەردەمی قەیرانێکی هەرە گەورایەوە بەپێی ئەو راپۆرتانەشی کە لە سەردەسی پسپۆڕان ئامادە کراوە و ئەوەی کە ئابووری ناسان و ئەوانەی کە لە بواری داراییە شارەزایی تەواویان هەیە و مەسئولیەتی حکومدان لەسەر مەرحەلەکە لە ئەستویانایە. ئەم مەرحەلە پێی ئەوترێ قورسترین مەرحەلەی دارایی لە مێژووی عێراقا کە ئێستا عێراق پێاتی ئەپەڕێت کە ئەمە وڵاتێکە لە 90% واریداتی عێراق ئاعتیمادی کولی لەسەر نەوتە. یەکێک لە گەورەترین بەرهەمهێنەرەکانی نەوت لە ئۆپیکا ئێستا کەوتۆتە بەردەمی قەیرانێک کە نەیتوانیەوە لە ماوەی ڕابردووە کە بەدیلێک بۆ چۆن کە ئەوترێ ئاڵتوونی ڕەش دەهب الأسود پێیاکات کە نەوتە. لەبەرەوە ئێستا لەم قۆناغا حکوومەتی کازمی لە بەردەمی چاڵنجێکی گەورایە، لە بەردەمی تەحەدیەکی گەورایە. تەحەدیەکەش لەوە خۆی ئەبینێتەوە کە چۆن بتوانێت بەشێکی باش لەو وعدانی کە داوێتی بە خەڵکی عێراق بە خۆپیشاندەران کە بتوانێت گەندەڵی تا ڕادەیە کۆنتترۆل کات. ئەمە ئێستا ئەو لە بەردەمی جێبەجێکردنی هەنگاوەکانی سەرکەوتنە بەسەر ئەو تەحەدا گەورەیە کە ئەویش ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە. لە ماوەی ڕابردووە توانی بەشێک لەو هەنگاوە ئەمەلیانە بنیە کە سەرەتایەکن بۆ کەمکردنەوەی گەندەڵی. بەڵام ئەم
لێرە لەم واقعە سیاسی کە ئێستا عێراقی تایە لەگەڵ ئەو دەسەڵاتە زۆرەی کە گروپە چەکدارەکان هەیەە لەو دەسەڵاتە زۆرەی کە هەنێک لە حزابە سیاسیەکانی عێراق هەیەە کە مەکاتبی اقتصادیان پێوترێ لێرە ئەمانە مەکاتبی اقتصادیان کردەوە کە مەساڵحی اقتصادی ئەحزابەکان ئەبن بەڕێوە بە تحەدایەکی گەورەیە لە بەردەمی کازمیە. یەکێک لە تەحەداکانی تریشی ئەوەیە کە لە ماوەی ڕابردووە لە دووسێ ڕۆژی ڕابردووە بینیمان سەردانی بەشێک لە معبەرە حدودیەکانی کرد بۆ نمونە بە معبەری مندلی و معبەری منتریە لە دیالە کە ئەمە یەکێک با بڵین لە زمانی ئەو سێ معبەرا بوون کە لە ماوەی ڕابردووە کرانەوانێک ئەمە خاڵە سنووریە زۆر گرنگەکان کە عێراق ئەبەستێتوانێ لە وەسەتی عێراقە ناوڕاستی عێراقا لە محافزەی دیالە ئەبەستێتوانێ بە ئێرانەوە. لەلایەکی کەش لە ماوەی ڕابردووە لە کۆتایی مانگی حوزەیرانی ڕابردووە بە هەمان شێوە خاڵی سنووری شەلامچە لە بەسڕە کرایەوە و زۆر باڵتێژە واست کرایەوانی ئەمانە ئێستا وردە کازمی هەوڵ ئەیە لە هەنگاوێکی زۆر جەریئە بۆ کازمی کە بتوانێت تەحەدایەک بکە کە لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی مالیەوە بتوانێت کۆنتترۆڵی ئەم خاڵە سنووریانە بکات. ئەوەی کە لە ماوەی ڕابردووە لەسەر زاری وەزیری دارایی حکوومەتی فدرال کە باسکرا ئەوەیە کە خاڵە سنووریەکانی عێراق خۆی لە 33 خاڵی سنووریە ئەبینێتوانێ ئەم خاڵە سنووریانە ساڵانە مەفروزە 6 میلیارد دۆلار بێنێتە ناو خەزێنەی دەوڵەتەوە بەڵام ئێستا لە واقعی حاڵە لە ملیارێک دۆلار تێنەپەڕیوە لە دوای دەرکەوتنی ڤایرۆسی کۆڕۆنەوە کە بووشە مایی داخستنی زوربەی زۆری خاڵە سنووریەکان ئەمە ئەم واریداتانە ئەوەنی تر کەم بووەوە کە ئەمە وای کردووە ئەوەنی تر عێراقی خستە ناو قەیرانێکی دارایی قورسەوە کە لە مێژووی عێراقا زۆر کەم ئاوە قەیرانی بەو شێوەیە بینی بێ. اینجا ئێستا لە ئێستا خۆی ئەبینێتەوە کە ئەمە یەکێکە لە مەلەفەهەرە گەورەکان بەدەستی کازمیەوە تەکید لەسەر ئەوە کاتەوە کە وای ئەبینێت کە ئەبێ جۆری هێزەکانی هێزی عسکەری تۆنی خستۆتە سەر خاڵە سنووریەکان ئێستا بۆ نمونەکە لە مندلی و لە مندریەوە دەستی پێکردووە داوێتە دەست فەرقەی ڕەدی سەریع کە ئەمانش کامل تەخویلیان هەیە کە هەر کەسێک بە قاچاق یاخود با بڵێن لە قانون بچێتە دەرەوە بۆیان هەیە کە تەنانەت چەکیشی لەگەڵا بەکار بێنن لەبەر ئەوەی کە ئەمە بەشێک کە وەکو کازمی ئەڵێ دووە بەشێک بەدانانی گەڕانەوە بۆ هەیبەتی دەوڵەت دائنێ و لەلایەکی کەشەوە باست لەوە ئەکات کە بە سێ قۆناغ ئیسلاحاتی دەست پێ کردووە ئەمە قۆناغی یەکەمە کە دەستی پێ کردو دوو قۆناغی تریشی هەیە کە لە ماوەی داهاتووشە ئەوانش بە هەمان شێوە دەست پێ ئەکات کە سنوورەکان ئەو وای ئەبینێت کە ئەبێ هێزە عسکەریەکانی کەتیایەتی بگۆڕن و لەلایەکی کەشەوە ئەو ئالیەتانەی کە لە ڕووی ئەچیزەوە کە کۆنتترۆلی خاڵە سنووریەکانەکە ئەبێ بگۆڕێ و ئەشبێ سجلاتی یاخۆ با بڵێن ئەو هۆکارانەی کە با بڵێن دۆکومنتی هاتنە ناوەوەی شمەک و چوونە دەرەوەی شمەک بۆ لە عێراقەوە کۆنتترۆلەکان ئەمانە هەموویە بێ لەژێر کۆنتترۆلی دەوڵەتا بێ ئەمە چەند مەلەفێکی تریشکە لە ماوەی ڕابردووە بە تایبەت چاڵنجێکی گەورەی ئەمنی و عسکەری لە بەردەمی کازمیایە کە بینیمان لە ناو عێراقیشە لە ناو بەغدایە هەنێکی جێبەجێ کرد و هەنێکی تریشی ئێستا پرۆسەیەکی یاخۆ ئۆپراسیۆنێکی وردی ئەسکەری لە نێوان وەزارەتی ناوخۆ و وەزارەتی بەرگری و لەگەڵ ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بە بەلەفی ئەمری لە عێراقا بەڕێوە ئەچێ بۆ نمونە ئێستا سنوورێکی گەورەی بەرفراوان لە نێوان عێراق و لە نێوان ئێرانە کە خۆی لە 18,000 کیلۆمەتر مربع خۆی ئەبینێتەوە ئەمانە تەمشید ئەکرێن بۆ ئەوەی کە لە پاش ماوەکانی داعش پاک بکرێنەوە ئەمە چەنەها مەلەفی تر کە لە ماوەی داهاتووە دێتە بەردەمی کازمی و پێویست بەوە ئەکا ئیسباتیکە لەو ماوەکەمە کە ئەم ئەتوانێت بەجددی و ئەساسێکدا بمەزرێنێتەوە هەتاوەکو عێراق بگەێنێت وڵات بگەێنێ بە مەرحەلەی داهاتوو ئامادەسازی بێت بۆ هەڵبژاردنەکان لە قۆناغی داهاتووە. دکتۆرە ئەمڕۆ لە کۆبنەوەی یان لە کۆبنەوەی ئەنجومەنی یاسایشی عێراقیە مستەفا کازمی باسی لەوە کردووە کە ینی چەند مەسەلەن چەند
سەردێڕێک هەیە چەند تایتڵێک هەیە لەوانە باز لەوە کاکە ئەو سوورە لەسەرەوەی کە خاڵە سنووریەکان کۆنتترۆل بکرێن و لەژێر چاودێری حکوومەتا بن ئەمەش بێگومان کۆمەڵێک هێز حەزب کەسایەتی دەستڕۆیشت و زیانی مادیان بەرەکەوێت زیانی مادیان بەرەکەوێت ئەوان کە پێشتر زیانیان لە حکوومەتدا هەڵبەتە ناقانونیان دەستیان بەسەراگرتووە ئەمە کۆمەڵی دوژبن لەوێ کۆ کاتەوە دووەم هێندێک هێز هەیە کە لە دەرەوەی ئەو هێزانی حەشدن کە پێشتر لە پەرلەمان قەراریان لەسەردراوە و ماوەی ڕابردوش بینیمان کە ژمارەیەکی دەستگیر کرد و دوای چەند کاتژمێرێک ئازادکران ئەمەش زەنگێکی تر بوو لێوێش دیسان کۆمەڵێک دوژبن لە خۆی کۆ ئەکاتەوە ئەوە مەسەلەن لە مەسلەی کۆمەڵێک پرسی تریشە ئەو چاڵنجەی بەڕێزت باسیەکە مستەفا کازمی خەریکە دەستی بۆ بە ئەمانە وای لێ ئەکە کە عراق بباتە دۆخێک کە ئەوانەی لە پشتیەتی وەخۆشی بتوانن سەرکەوتوو بن یاخود دوازار ئەم دوژمنانەی بەرامبەر کازمی یەکە گرن و ئیترچ بە پەرلەمان بێت بە هەر هۆکارێک بێ دۆخەکەی لە دەست دەرەهێنن ینی چاوەڕوانی کامیانەکرێت خۆی بە تەکید ئەو بەڵێ ئەو تەحەدایی کە کازمی دەستی پێ کردووە ئەگەر لە هەر وڵاتێکا بێ کە ئەم وڵاتە ئەساسیاتی کاری دامەزراوەی یاخود باڵێن کاری مؤسساتی بکات پێویست بۆ ئەکات کە ئەمە ئیژرائیەتی زۆر ڕاستە بێ بەڵام وەکو بەڕێزت ئیشارەت پێدا کاکزانە ئەمە تەقاتوعەکە لەگەڵ مەسلحەتی زوربەی زۆری ئەو هێزانەی کە لە ناوچەکە هەیە لە ناو عێراقا هەن کە ئەمانە وەکو ئیشارەم پێ مەکاتب اقتصادیان هەیە کە ئەمانە مەکاتب اقتصادی ئەمانە بە حەقی خۆیان ئەزانن یاخو باڵێن مەساڵحی اقتصادی بۆ حزابەکان دروستەکەن کە وای لێ کردووە ینی تەسیری کردوتە ژێرخانی ئابووری عێراقیش لەبەرەوە ئەم تەحەدایە خاڵی نییە لە کێشە و لە سەریەشە بۆ کازمی و لە ماوەی ڕابردووشە بەشێک لە هەنگاوەکان کە دەستی پێکرد ڕەتفعلێکی زۆر قورسی دروست کرد لەگەڵ خاوەن بەرژەوەندەکان لە ئەحزابەکانی کە هەم ئەحزابی سیاسین و هەم هێزی چەکداریشیان هەیە لەبەر ئەوە لە ماوەی داهاتووە ئەمە ئەگەر بێت و ئەم بەتایبەت لە ناوەڕاست و باشووری عێراقەکە ئەمە لە مووسڵیش بە هەمان شێوە کۆمەڵێک لەم هێزانە کە بڵاو بوونەتەوە ئەگەر بۆ شێوەیە ئەمە ڕێگە لێ بگیری عێراق دیسانەوانێ قەیران بە قەیران ئەسپێرێ و ناتوانێت لەم قۆناغە قورسە دەربچێ دەگەڵ ئەوە کە زۆرێک لە چاودێران وا ئەبینن ئەگەر بێت و ئەم پرۆسەیە کە ئێستا دەستی پێکردووە بەردەوام بێ لەسەری ئەکرێ لە ماوەی داهاتووە ئینعاشێک بێت بۆ اقتصادی عراقی و هێزێک بێنێتوانێت بەبەری اقتصادی عراقیە بەڵێ باشە کەواتە لەم حاڵەتەیە مستەفا کازمی بەردەوامە بێت یاخۆت مەسەلەن بە جۆرێکی تر مەسەلەن پرسیارەکە بکەم ئێران و ئەمریکا ململانەیەکی توندیان هەیە لەسەر بەتایبەت سەرۆک وەزیران و لە دوای 2023 و هەمیشە یەکێکیان باڵانسەکەی بەلادا کەوتووە ئێستا مستەفا کازمی چۆن خۆی ئەپارێزێ هەم ئێرانیەکان پێی نەڵێن کە ئەمریکیە و ئەمریکیەکان پێی نەڵێن ئێرانیە بەڵێ مەسلەی گەڕانەوە بۆ هەیبەتی دەوڵەت کاکزانە مادام لە چوارچێوەی دەستورایە هیچ کەسێک ناتوانێت ئەو کەسەی کە پرۆسی چاکسازی دەست پێ کردووان ئەگەر لە چوارچێوەی دەستورا بێ هیچ کەسێک ناتوانێت کازمی بۆ تۆمەتبار بکات کە سەر بە لایەکە یان خۆ باڵەنجێ بەجەکەری ئەجیندای لایەکە مادام لە ناو چوارچێوەی دەستوری عراقیا بێت و مادام بەپێی ئەو عرفە بێت کە دەستوری عراقی فەرزی کردووە لەبەر ئەوە ئەمە حتممە ینی ئەگەر تەقاتوعکە لەگەڵ مەساڵحی هەندێ جیهاتە هەندێ لایەنە ئەوە حتمما بەشێکی باش ئێستا لە ناو سیاسیەکانی عێراقا پشتیوانی ئەم پرۆسەیە ئەکەن و ئومێدێکی باشیشیان پێیەتی و لە لایەکی کەشەوە بەشێکی باش لە چاودێران و ئەوانی کە لەسەر خەتی چاکسازین لە عێراقا پشتیوانی ئەم پرۆسەیە ئەکەن بەڵام بە مقابلی ئەوەش بە تەئکید
ئەوانەی ئەو هێز و لایەنانەی بە تایبەت ئەوانەی کە خاوەنی هێزی چەکدارن ئەمە کاتی ئەوێت هەتاوەکو بێنە سەر ئەو قەنەعەتی کە ئەمە قۆناغێکی تازە ئەبێ عراقتی بچێ ئەویش ئەوەیە کە قۆناغی چەکداری و قۆناغی بڵاوبوونەوەی چەک لە دەروی دەسەڵاتی یاسا لە دەروی دەسەڵاتی دەوڵەت ئەمە ئەبێ کۆتایی پێپێڕێ هەتاوەکو ئەم وڵاتە بتوانێت بێتەوە بە وڵاتێک بێتەوە ڕیزی دەوڵەتانی کە با بڵین سیادەی هەیە خود هەیبەتی هەیە ئەگەر بەم شێوەیە نەڕوات یاخۆ ئەمەم پرۆسانە ڕێگری لێ بکرێت عراق ناتوانێت بگاتەوە بە ڕیزی تەنانەت ئەو دەوڵەتانی کە وردە گەشاکەن لە کاتێکە ئێستا وای عراق لە زۆر لە پێش لە وڵاتانەوە بێت ئەم بارودۆخە ئەمنی و عسکەریە ترسناکەی کە لە عێراقا بووە لە ماوەی ڕابردووە کاریگەری هەبووە لەسەر اقتصاد و کاریگەریشی هەبووە لەسەر لایەنی کۆمەڵایەتی و کاریگەریشی هەبووە لەسەر دروستبوونی چۆنەڵی ململانی لە نێوان پێکاتەکانی عێراق ئێستاوای لێ هاتووە عێراق وەکو جەسەیەکی ماندوو وەکو جەسەیەکی هیلاک وەکو جەسەیەکی نەخۆشی لێ هاتووە تا ئێمە بینین بەردەوام لە ئێرانەوە سنوورەکانی ئەبەزێنرێ لە تورکیاوە سنوورەکانی ئەبەزێنرێ لە ناوچەکانی خۆمانە ئەیبینین لە هەرێمی کوردستانە تورکیا چ تەجاوزێک ئەکاتە سەر سنووری عێراق و لە خاڵە سنووریەکانی با بڵین غەربی عێراقەوانێ بۆ باشووری عێراق هەمووان دەزانن ئەوانەی کە کار دەکەن لە ناو عێراقە باش ئەزانن چ گەندەڵیەکەیە لە مینای ئوم قەسر باش ئەزانن لەسەر لە سنووری ڕۆژئاوای عێراقا چی ئەگوزارێت لە مەسەلەی قاچاغ لە سنوورەکانە ئەمە کۆمەڵێک چاڵنجی گەورەیە لە بەردەمی ڕئیس وزەرایە و لێرە پێویست بۆوە کە هەم پەرلەمانیش پشتیوانی بێت و هەم حزبە سیاسیەکانیش پشتیوانی بێت و ئیلا ئەگەر وانە بێت ئەبێ عێراق بدرێتە دەستقەدەر و ناکرێت بەم شێوەیە اقتصادی ئەم وڵاتە خۆی ناگرێتەوە لەبەر ئەوەی کە گەندەڵیەکی زۆر لە عێراقا هەیە لە بەشەکانی بەتایبەت لە خاڵە سنوورەکانی کە زۆربەی زۆری کەوتۆتە ئەو سیوسێک کە ئەڵێن لەو سیوسەیە خۆی ئەبینێتەوە دەوڵەت یاخۆ حکومت لە هەنێک لەو شوێنانە کە ئێستا مینای قەسڕێکێکە لە مینا زۆر استراتیجیەکان تا ئێستا بە تەواوەتی واریداتی لەژێر کۆنتڕۆڵی حکومەتانیە. بەڵێ دکتۆرە بابینە سەر ئەمە ڕوئیایەکمان پیا کرد لەسەر عێراق لەسەر ئێستای عێراق و سیاسەتەکانی و هەنگاوەکان ئێوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سنگ و قورسایەکی زۆرتان هەیە لەوێ لە کۆمەڵێک مەلەف کۆمەڵێک کێشە هەیە لە هەرێمی کوردستان چی ئەکەن بۆ مەسەلەی ناوچە کوردستانیەکان بۆ مەسەلەی کەرتی سەحە با لە ناوچە کوردستانیەکانەوە دەست پێ بکەین چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک سەردان و دیدارتان هەبووە ئەتانەوێت چی بکەن و هەوڵەکانتان بەرەو چه ئاراستەیەکە؟ بەڵێ سپاس. تەوان ئێمە لە کاتێکە ئێستا فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پایتەختایە و کۆمەڵێک دیداری زۆرمان کردووە سەردانی زۆر لە وەزارەتەکانمان کردووە کە کارەکەمان خۆی لەوا بینیێتوانێ بە دەرچوون بووە بۆ کاروباری هاوڵاتیان و بەتایبەت لە سەکتەری ئەمنی لە سەکتەری عسکەریە لە سەکتەری خزمەت گوزاریە لە ناوچە دابڕێنراوەکانە لە بەشێکی تریشی ئەوانەی کە هەر کارێکە پێیوەست بوو بێ بە بەرژەوەندی هاوڵاتیانەوانێ لە ناو دام و دەستگا فدراڵیەکانی کە هەیە لە ناو سنووری هەرێمی کوردستانە ئەمە لە کۆمەڵە سەردانێکا خۆی بینیەوە لە کاتێکە ئێستا ئەتوانین بڵێن زۆربەی دەستگاکان زۆربەی وەزارەتەکان بە ڕوبعی تاقی خۆیانەوانە کار ئەکەن بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە لە لایەکی کەشەوانی پەرلەمان کارەکانی خۆی ڕاگرتووە کۆبوونەوەی لیژنەکان نییە و دانیشتەکان نییە جەلساتی پەرلەمان نییە بەڵام لێرە ئەمە لەبەر ئەوەی کە ژیان بەردەوامە و پێداویستەکانی هاوڵاتیانیش کە ئێمە نوێنەری خەڵکین پێویستی بە دواداچوونی زیاتر هەیە ئەمڕۆ ئێمە بۆ ئەو مەبەستە کە لێرە بووین بە تایبەت لە ناوچە دابڕێنراوەکانە ئێمە کێشەی
ئەمنی و عسکەریمان هەیە ئەمە لە ماوەی ڕابردووە چەند ڕۆژی ڕابردووە سەردانی بەڕێز وەزیری ناوخۆمان کرد دیسانەوە باسی مەلەفی ئەمنیمان کرد لە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی کەرکووک لە تەفاسیلەکانیا کۆمەڵێک بابەتی وردمان لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆی حکوومەتی فدراڵا باس کرد باسی کێشەکانی کێشە ئەمنیەکانی کە لە خانەقینا هەیە کە ئەویش دیسانەوانە چەند هەفتەیەک پێش ئێستا بە دوواداچوونی وردمان کرد و جەنابی وەزیری ناوخۆمان بینی و وەزیری بەرگریمان بینی و سەردانی سەرۆکۆماریشمان کرد بۆ ئەم پرسە دیسانەوە هاتینەوانێ بۆ متابعی ئەوە و لایەکی کەشەوە هەموو ئەزانن ئێستا ئۆپراسیۆنێکی گەورە هەیە لەسەر ئاستی ناوچە جیاجیەکانی عێراق و بە تایبەت لە منطقەی دیالە و لە ناوەڕاستی عێراقا لەو بەشانەی کە باڵێن خەڵی فاسڵ لە بینی هەرێمی کوردستان و لە بینی بەشەکانی تری عێراقا و بە تایبەت لە کەرکووکی شاکە هەمووان نەزانی کە دۆخێکی ئەمنی و عسکەری تێدایە کە پێویستی بە سەقامگیرکردنی زیاترێکە ئەمەش پێویستی بەوەیە کە هاوکاری زیاتر لە نێوان هێزی پێشمەرگە و هێزی سوپای هێزەکانی سوپای عێراقا هەیە بۆ ئەوەی کە ئەبوو هەموو جارێکە ئیشاری پێدەرێت ئەو فەراغاتە ئەمیانە پڕکرێتەوە. لە لایەکی کەشەوە بەشێکی تری کاروباری هاوڵاتیان کە پەیوەستە بە وەزارەتی ناوخۆوە لە کردنەوەی کۆمەڵە لە نووسنگەکانی کە بۆ بیتاقەی وەتەنی ئەمە کاری هاوڵاتیان زۆر پێیوەستە بەمەوە و بێژگە لە هەنیە مەلەفاتی ترکە ئێستا لێرا بواری ئەوە نییە کە بە تەفسیل باسی کەین باسمان کرد لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆیە یەکێک لەوەی کە سەکتەرێکی زۆر گرنگ ئەمڕۆ کە لۆدی تەواوی چۆتە سەر لەسەر ئاسی جیهان و لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستانیش سەکتەری تەندروستیە. بەڵێ لەمەیە هەوڵەکانتان چی بۆ بۆی بتوانن کە هەماهەنگ لەگەڵ عێراقا کۆمەڵێک پێداویستی بۆ هەرێمی کوردستان دابین بکەن لە چوارچێوەی WHO ئەنی لەمانە بەچی گەیشتن؟ بەڵێ طبعاً لێرە ئێمە پێداویستیەکان لە ماوەی ڕابردووە پێش دەرکەوتنی کۆڤید-19 پێش دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا ئێمە دایم دام و دەستگاکانی تەندروستی لە هەرێمی کوردستانە دایم عەجزی هەبوو لە دەسەبەرکردن و لە تەشخیصکردنی ئەم دام و دەستگایانە بە پێداویستیەکان بە تایبەت ئەوەی کە ئێمە جۆمان لێ ئەبوو کە قسەمانە کرد لەگەڵ پسپۆرانە بە تایبەت لە مختبەرەکانە ئەو ماوەدانەی کە خۆیان برادرانی تەندروستی بایۆلۆجیستەکان پێی ئەڵەن کێت کە بۆ فەحس بەکار ئەهێنرێ ئەمانە دائیمەن نەقسیان هەبووەتیایە و لە بەشە دەرمانە بە هەمان شێوە دائیمەن کورتێنان هەبووە وەکو با بڵێن تەوازون نەبوو باڵانس نەبوو لەسەر داواکاری بەرامبەر تەجهیز کە ئەهات لە حکوومەتی فدرالەوە. ئەنجا وەرە ئێستا کە ڤایرۆسی کۆرۆنا ئەوە لە ناوەڕاستی مانگی دووانێ بە شێوەیەکی ترسناک بڵاو بۆتەوانی و ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە ئێمە لەگەڵ جەنابی وەزیرە کۆمەڵە باسمان کرد و کۆمەڵێک داواکاریمان نایە کە هی دام و دەستگاکانی هەرێمی کوردستانە و هی ناوچە دابڕێنراوەکانە حاجەیەکی زۆر هەیە لە ناو شاری کەرکووک ئەگەر لەوێەوە ڕێگەم پێوی کاکزانە دەست پێ بکەم لە ناو شاری کەرکووکەوانی ئەمڕۆ ئێستا خاستە لە ماوەی هەفتەی ڕابردووەوانی تا ئێستا توشبوون بەداخەوە خەریکە دیسانەوانی زیێ ئەکاتەوە لە مۆجەیەکی ترە توشبوون بەرەو زیادبوون ئەڕوات ئێمە قسەمان لەگەڵ جەنابی وەزیرا کرد کە ئەوە طبعاً بە تەئکید لە بەرەوەی سەحەی کەرکووک مباشرەتەن سەر بە وەزارەتی تەندروستیە بە حکومیەوەی کە کەرکووک لە ڕووی ئیداریوانە سەر بە حکوومەتی فدرالە لە نەقسی مواد هەبوو نەقسی دەرمان هەبوو نەقسی ئەو دەرزیەکەیە کە هەمووی با بڵێن کە ئەکتیم ڕای پێوترێ ئەوە کە خەستەخانەکانی کەرکووک زۆری پێویستە لەلایەکی کەشەوە کۆمەڵێک لەوازم و پێداویستی کە هەر هەمووی ئەمانە پێویستیان بە ئەوەیە کە زیاتر بکرێت با بڵێن کەمیەتەکانیان زۆرتر بکرێت بۆ ئەم دام و دەستگایانە وەلایەکی کەشەوانێ لە محافظەی سەلاحەدین ئێمە بەتایبەت لە دووس پێداویستیکی زۆر هەیە تەنانەت ئەو ئەجهیزانەی کە هی تەنەفوسی سناعەیە ئەو ئەجهیزانەی کە هی مەفاسیل PCR ئەوەی کە
پێویستە هەموو شتێک کە پێویست بێت ئەمڕۆ بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێمە لەگەڵ جەنابی وەزیرە باسمان کرد بێژگە لەوەشی کە لە دیە بە هەمان شێوە بە نسبەت قەزای خانەقینەوە کە ئەویش کۆمەڵک پێداویستیان هەبوو هەر بە نووسراوی ڕسمی ئامان بە جەنابی وەزیر لەلایەن خۆشمانەوانی وەکو هەرێمی کوردستان بە تەئکید لە مەسەلەی یارمەتی مرۆییە لە مەسەلەی هاتنی با بڵێن ئەو مەوجەی تەبەڕوعات و با بڵێن ئەو کەمپینانی کە ئەکرا یاخۆ ئەو یارمەتیانەی کە کۆ ئەکرایەوانێ کە ئەهات بۆ عێراق داوای ئەوەمان لێکردن کە بەشێکی باشی بدرێ بە هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان زەختی کەمپەکانی لەسرە زەختی ئاوارەکانی لەسرە لە ماوەی ڕابردووە و لەناو هەموو هەرێمی کوردستانیشە پارێزگای سلێمانی چەند ئیدارەیەکی سربەخۆی لێسەرە یاخۆ با بڵێن ئەو ئیدارەکانی وەکو ڕاپەڕین گەرمیان پارێزگای هەڵەبجە کە هەتا ئێستا ئەوش خۆی لە خۆی یەکێک بوون مەلەفانێک کە ئێمە خەریکی بووین کە خۆی لە خۆیان ئەویش ئەوەی کە بۆی تەخسیس کراوە لە ئاستی پێویستانیە لە لایەکی کەشەوانی شاری سلێمانی ئێستا یەکێکە لەو شارانەی کە زۆر ئەناڵێنێ بەدەست توشبوونی عەدەدی توشبوونی خەڵکەوانێ بە ڤایرۆسی کۆرۆنا ئەمە پێویستی بەوەیە تۆزی ڕۆتین کەم کرێتەوە میکانیزمی دەستەبەرکردنی یارمەتی لە ڕووی پێداویستیەوانەیە پێداویستی پزیشکیەوە لە ڕووی ئەشیزەوە ئێمە لە سەحەی سلێمانی لەگەڵ ئەو بەڕێزانەی کە لێپرسراوی یەکەمن لە تەندروستی لە سلێمانیە وەکو بەڕێوەبەری تەندروستی سلێمانی وەکو لێپرسراوی دەستگای تەندروستی پێشمەرگە لەگەڵ ئەم هەواڵانە قسەمان کردووە بەڕێزانە قسەمان کردووە پێداویستەکانیان زۆرە لە جیهاز وەکو پێویستە بەردەستیانایە وەکو دەرمان ئەویش بە تەئکید ینی هەوڵ دراوە و لەلایەن حکوومەتی فدراڵەوە هەوڵدراوە لەلایەن حکوومەتی هەرێمیشە هەوڵدراوە بەڵام لە ئاسی پێویستانە شاری سلێمانی پێویستی بەوەیە کە زیاتر دەستی یارمەتی بۆ درێژکرێ و کەمیەتەکەش زیاتر کرێ و لەلایەکی کەشەوانێ نەقسەیە لە مەواددا ئێمە وەکو نوێنەرانی خەڵک ئێمە بە تەئکید ئەبێ ئەمە زۆر لە کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێمە ببورن لەوە کە ئێمە نوێنەری خەڵکی خۆمانین پەرلەمانتار کاری ئەوەیە ئەبێ شەڕ بکات لەسەر بەرژەوەندی خەڵک ئەبێ شەڕ بکات لەسەر ژیانی خەڵک لەبەرەوە ئێمە کاتێک کە ئیش ئەەکەین مجامەری هیچ لێپرسراوێک ناکەین و مجامەری کاربەدەستان ناکەین ئێمە داواکاریەکان چەند بێت کاری پەرلەمانتار ئەوەیە کە شەڕ بکات بۆ زیاتر واتە ئەگەر تمۆحی هاوڵاتی جارێک بێت تمۆحی پەرلەمانتار ئەبێ چەند قات بێت ئەبێ زیاتر بێتە تاوەکو کەمترین با بڵێن کەم و کوڕی هەبێ لەبەرەوە لە ئەوانی کە ئێمە داوامان کرد زۆر لەو ئەنتیڤایرەڵ و ئەنتیڤایرس و ئەوانی کە پێمان درابوو بەمانی با بڵێن لە ئەسنای جەولاتی خۆمانە لە دانیشتنی خۆمانە لەگەڵ لێپرسا و کاربەدەستان لەسەر ئاسی شارەکانی خۆمانە ئێمە بینین لۆدێکی زۆر زۆر لەسەر تەندروستی پارێزگای سلێمانیە بە ڕاپەڕی نیشەوانەیە بە گەرمیانەوانێ و بە هەڵەبجەوە ئەمە منتیقەیەکی زۆر بەرفراوانە لەبەرەوە پێویستی بەوە بوو کە دەستی یارمەتی زیاتری بۆ درێژکرێ بەڵێ گەیشتنە دەرەنجامێک لەگەڵیانە کە پێداچوونەوە بکەن بە ناردنی کەلوپەل و پێداویستی تەندروستی و دواتر شتێ بکەن کە تەوازن هەبێت لە نێوان تەقسیماتە کە دێت بۆ هەرێمی کوردستان تەوازنێک هەبێت لە نێوان ناوچە جیاجیاکانە بەڵێ ئێمە لەگەڵ جەنابی وەزیرە باسی ئەومان کردوانەوە لەسەر چ میکانیزمێک ئەمە با بڵێن یارمەتیەکان و یارمەتیە مرۆیەکان و یاخو با بڵێن جۆری ئەو کەمیەتی دەرمانەکان یارمەتیەکان تەحدید دەکەن عیارێکی معقولیان هەیە وەزارەتی تەندروستی و تەسەوریشەکان هەروە ئیشی پێکرابێت لە زۆربەی شوێنەکانی تریشە ئەویژەوەی لەسەر ڕێژەی دانیشتوان یاخو باڵەن چڕی دانیشتوان نەک ڕێژەی دانیشتوان و لەلایەکی کەشەوانێت تا چەند ئەو ناوچەیە توشبوونی تایە یعنی بە تەئکید ئەمە بۆ هەموو عێراقەوە ئەوە بە نەزەری ئەعتیبار وەرەگیرێ و بە تەئکید لە هەرێمی کوردستانیش ئەوە هەروە بۆ مەفروضیشە زیاتر بە نەزەری ئەعتیبار وەرگیرێ
ئەوەیە کە ڕێژەی توش بوون لە هەر شوێنێکا بێت لە هەر پارچەیەکا بێت یاخۆ لە هەر مەساحەیەکی جغرافیا بێ بە مەوازە شاریش بێنە لە هەر مەساحەیەکی جغرافیا بێ دەست یارمەتی بۆ ئەوێ زیاتر درێژکرێ بەرەوە ئەو ینی پێوەرێکی معقولە و پێویست بەوە ئەکات بە تەکید ینی میکانیزمەکان خێراتر کرێ و کراوە لە ماوەی ڕابردووە کراوە قسووری ناتوانینەوە بڵێ قسووری هەیە بەڵام تموحمان زیاترێکە ئەمە وکو ئەڵێم ئێمە نوێنەری خەڵکین پەرلەمانتارین لەبەرەوە کاری پەرلەمانتار هەمووی ئەزانێ ئەمە دیبلۆمات نین و کاری ئێمە نوێنەرایەتی خەڵکە لەبەرەوە نوێنەری خەڵکە بێت تۆزێ چۆن ئەڵێ بە سلێمانەکەی بێت تۆزێ دڕبێ لەبەر ئەوە حەقی خۆمانە کە داوای زیاتر بکەین بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان چونکە ئێمە هەرێمی کوردستان لە 2014 ئەناڵێنە بەدەستقەیرانێکی زۆرەوە و بە تایبەت لە ماوەی ڕابردووە سەکتەری تەندروستی لە هەرێمی کوردستانەوە و وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانیش پێویستی بە باڵێن ئەوەیە کە زیاتر یارمەتی برێ لە حکوومەتی فدراڵەوە. بەڵێ دکتۆرە پرسێکی تر مەسەلەی پەیوەندی نێوان هەرێم و بەغدایە ئێوە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجومەن نوێنەرانی عێراق هەوڵە سیاسیەکانتان هەوڵە مەسەلەن یاساییەکانتان چییە بێ بۆ پاڵپشتیکردنی ئەوەی کە بەغدا و هەرێمی کوردستان بگەنە ڕێکەوتنێکە هەم بەشێک لەو پارەیە ببێتە هۆکارێک بۆ موچە دابشکردنی موچە بەسەر فەرمانبەراندا دابش بکرێەوە هەمیش هەرێمی کوردستان کەمێک لەم قەیرانە قورسە داراییەت دەربچێت. دوو خاڵ زۆر گرنگە لە ئێستاە ئەبێ کاربەدەستان و ئەبێ لە پرساوانی عێراقیش و لە پرساوانی هەرێمی کوردستانیش بە نەزەری ئەتیباری وەرگرن. یەکەمیان شێوانی بارودۆخی ئەمنی لە عێراقا ئاسەواری زۆر خراپ لەسەر هەرێمی کوردستان بەجێ ئەهێڵێ. دووەمیشیان تێکچوونی بارودۆخی ئەمنی و دارایی و ئیداری لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە خەتەرە بۆ سەر هەرێمی کوردستانیش و بۆ سەر عێراقیش. لەبەر ئەوە دەبێت هەردوو لە تمۆحی سیاسی و منافسی سیاسی هەمووی بخرێتە ئەو لەوانە لە پێناوی ئەوەی کە سەقامگیری دارایی و ئیداری بگەڕێنرێتوانێت بۆ هەرێمی کوردستانی سامە لە قەیرانێکی زۆر گەورەین بە حقیقت لە عێراق لە قەیرانە و هەرێمی کوردستانیش لە قەیرانە. لەبەر ئەوە هەموو شتێک ئێمە وکو خۆمان و نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق کاری ئێمە و هەدەفی ئێمە بە دەرەجەیەک ئەوەیە کە ببینە بەشێک لە حەل و ببینە بەشێک لە ئەوەی کە میکانیزمێک بدۆزینەوانێک کە چی بە ئێمە ئەکرێت وەکو نوێنەران کە هەردوو لە پێکەوە نزیک بنەوانێ هەردوو لا لە یەکتری تێبگەن. ئەو قەیرانی کە هەرێمی کوردستانی تایە هەمانەوە قەیرانەیە کە عێراقیشی تایە بەڵام لەم بینەدا دائیمەن چۆن ئەڵێن ناوچەیەکی خۆڵەمێشی هەیە کە ئەمێنێتوانێ ئەوە کە ئەبێ یەکلایی کرێتەوانێ هەنێ طموح هەیە یاخۆ با بڵێن هەنێ با بڵێن خوازوی سیاسی هەیە ئەبێت وەلا بڕێت لەم قۆناغا چونکە ژیانی خەڵک لە مەترسیایە بارودۆخی خەڵک لە مەترسیایەوە بە تایبەت ئەوانەی کە بە تەواوەتی اعتیمادیان لەسەر موچەیە خود ئەوانەی کە چۆن پێوترێ ذەوی دەخل المەحدود ئەوانەی کە واریداتیان سنووردارە. بەڵێ دکتۆرە ینی ئێوە دیدارێکتان هەبوو ئەمڕۆ لەگەڵ نێردەی سەرۆکی نەتەوەیەگرتووەکان لە عێراق مەبەست لە دیدارەکە چی بوو چیتان بەدەستێنا مەسەرەن ئەم بارودۆخانەتان باس کرد کە نەتەوەیەگرتووەکانیش ببێتە پاڵپشتێک بۆ هەرێمی کوردستان و عێراقیش بە تایبەتی. بەڵێ ئێمە سەردانمان بۆ لای نوێنەری سکرتێری نەتەوەیەگرتووەکان با بڵێن سەرۆکی دەستەی نێردەی نەتەوەیەگرتووەکان لە عێراق جنێن بەلەسخارت لەسەر ئەوە بوو کە ئەمە کاری خۆمان لە کۆکردنەوەی هەوڵەکانین بۆ ئەوەی کە سەقامگیری بگەڕێنینەوانێ بۆ ئەو ناوچانی کە سەقامگیری ئەمنی و ئاسکەری لە دەستداوە. ئێمە ناو شتە بڕێنراوەکان ئەوە ئەرکی سەرەکی ئێمەیە پارێزگاریکردن لە ئەمن و سەلامەتی خەڵک و خەڵکی خۆمان و
پێکهاتەکانی تریش وەک خەڵکی خۆمان لە ئەولەویەتی کارەکانمانە. ئەمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە، ئەمە فەلسەفەی یەکێتی نیشتیمانی کوردستانە، جا لە پەرلەمان بین، لە ناو حکوومەتا بین، لە هەرێمی کوردستان بین، لە عێراقا بین، ئەمە ئەو هێڵە گشتیانەیە کە ئێمە لەسەری ئەڕۆین. جا پێویستی بەوە ئەکرد کە لە نزیکەوانە تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان و تێڕوانینی نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق بگەێنین بە بەڕێز پلاسخارد. لە لایەکی کەشەوە یاسای هەڵبژاردن یەکێک بوو لەو خاڵانێکی ئێمە قسەمان لەگەڵ بەڕێزیە کرێت لە ماوەی داهاتووە کار بۆ ئەوە ئەکرێت کە هەڵبژاردنەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکرێت دەست پێ دەکات. ئەمە خۆی لە خۆیان چاڵنجێکی گەورەیە، چونکە ئەم یاسایە بەدەر نییە لە کێشە و بەدەر نییە لە کەم و کۆڕی. ئێمە تێڕوانینی خۆمانمان گەیانەیە لە لایەکی کەشەوان ئێمە دۆسەیەکی گەورەمان هەیە کە دۆسەی ژنانە. لەبەر ئەوە پێویستی بەوە ئەکرێ وەکو حیزبێکی سۆسیال دیموکرات تێڕوانینی ئێمە چییە بۆ دۆخی ژن لە عێراقا و تمۆحی سیاسی ئێمە چییە و چی بەباش ئەزانین کە وەکو تێڕوانینێک بێن بە نەتەوەی گرتووەکان کە چۆن ئەتوانێت هاوکار بێت هەتاوەکو ئەو پرۆژەیە لە تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم خولەی پەرلەمانە ئەو بتوانێت هاوکار بێت لە تایە. لە لایەکی کەشوانی ئەو سنوور بەزاندنەی کە لەم ماوەی ڕابردووە کە ڕوویەوە بۆ سەر خاکی عێراق یەکێک بوو لە خاڵە گرنگەکانی کە ئێمە قسەمان لەگەڵ بەڕێزیا کرد. تێڕوانینی خۆمانمان وەکو نوێنەرانی کورد خستە ڕوو و وەکو پەرلەمانتارێکی عێراقیش خستە ڕوو. تەواوی ئەم بابەتانە لەگەڵ بەڕێزیا باسکرا بە تەیکید مەلەفی کەرکووک، ئەوەی کە ئەگوزەرێ لە کەرکووکە، ئەوەی کە خەڵکی ئێمە ڕۆبەڕووی ئەبنەوانێ لە کەرکووک و خانەقین و شەنگار و لە ناوچە جێجێکان و ئەو هەموو ئەو مەنتقانەی کە لە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانە وەکە ئەوەی کە لە یازال لە چوارچێوەی مادەی سەڵچلایە بە سوورەتێکی عام قسەمان لەسەر کرد و بە سوورەتێکی خاصیش قسەمان لەسەر کەرکووک و لەسەر خانەقین کرد. ئەمانە و کۆمەڵی بابەتی تر کە با بڵێن لە هامیشی دیدارەکەمانە بوو لەگەڵ بەڕێزیان باسی ئەمانەمان کرد و پێویستی شمارد و لامانجە قسەمان لەسەر ئەوە کردوانە کە پێویست بۆ ئەکات کە پەیوەندی بەردەوام بێت و ئەم تێڕوانینانە دەبێت بگەێنرێ و ئێمەش باش ئەزانین کە نەتەوەی گرتووەکان دەوری کۆنسڵتانتی هەیە و دەورێکی ئیستیشاری هەیە و دەورێکی هەیە کە دائیمەن بەشێکە لە حەل یاخۆ با بڵێن دائیمەن بوونی نەتەوەی گرتووەکان بوونیکی کەم نییە و ڕۆڵێکی ئاکتیڤیان هەیە بە تایبەت جنێن بلاسخارد کە کەسایەتێکی ئاکتیڤە و کەسایەتێکی تێگەیشتووە باشش لە ڕووی با بڵێن نەسیجی کۆمەڵایەتی عێراق و ناوچەکەوانەیە تێگەیشتووە. لەبەر و پێویستی بەوە ئەکرد کە ئێمە زوو لەگەڵ بەڕێزیە لە پەیوەندیکی بەردەواما بین و ئێمە لە ماوەی ڕابردووشە هەوڵمان داوە کە بەشێکی تێڕوانینی سیاسی خۆمان لە چوارچێوەی ڕیپۆرتە بەرزکەینەوانێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان. پێمان باش بوو ئەو پەیوەندیش لەگەڵ بەڕێزیە بەردەوام بێت، چونکە ئەمە کارێکە هەمووان پێکەوە ئەتوانین بەشدار بین لە چاکردنیە. باڵێ دکتۆرە لە هەموو سەردانانە لە هەموو پەیوەندیانە هەڵبەت بەشێکی ڕاگەێنن بەشێکی ڕەنگە خەڵکی تریش ببینن لە ئاساسی پەرلەمانتار لەسەر ئاستی سیاسی هەوڵێک ئەبینن لەلایەن بەغاوە کە ئەم قەیرانە دارایەوە تێکشکانی هەرێمی کوردستان لە ڕووی کۆمەڵێک بوارەوە ئەلبەتە نەڵێن تێکشکان بەڵام لاوازبوونی لە کۆمەڵێک بوارەوە یان دەستنەشکانی بەسەر کۆمەڵێک کێشەیە بقۆزنەوە بۆ ئەوەی بتوان هەرێمی کوردستان بخەنە زیاتر بخەنە ژێر هەرمەنەی بەغا یان ئەم قەوارەی هەیە زیاتر بچووچیکەنەوە. نیەتێک هەستپێیەکەن ئیتر لەلایەنی فەردی بێ لەلایەنی جەمعی بێ لە هەر لایەکەوە بێ. ئێمە تا ئێستا ئەوەی کە هەبێت و چۆن ئەڵێ احتیکامی بۆ بکەین یان پەنای بۆ بەرین دەستورە. هەتا دەستوری عێراقی هەبێت واتاکو گۆڕانکاری بەسەران نەکرابێت و هەتا تەجروبەی فدرالی هەبێت هیچ کەسێک ناتوانێت قاواری هەرێمی کوردستان بچووکاتەوە. بەڵام
لەگەڵ ئەوەشە ئەم قوارەیە کە قوارەیەکی قانونیە کە قوارەیەکی دەسووریە ئەمە لە ڕووی دەسووری و لە ڕووی قانونیەوە و قوارەیەکی پیرۆزیشە و لە ڕووی لایەنی مەبدەئی وەکو مەبدەئی خۆمان وەکو عەقیدەی خۆمان وەکو ئەوەی کە چەندەها ساڵە خەباتمان بۆ کردو ئەوەش مەوزوعێکی ترە بەڵام ئەشێکی گەورە ئەکەوێتە سەر کاربەدەستان و ئەوانەی کە مەسئولیەتی بەڕێوەبردننی هەرێمی کوردستانیان لەسەر شانە ئەم قوارەیە پێویستی بە پاراستنە کە پێویستیشی بە پاراستن بوو کەواتە پێویستیشی بە گیانفیداییە گیانفیداییش لەوانەیە لە هەموویان بیگرێتەوانێ لە لایەنی مادی بگرێتەوانێ لایەنی معنەوی بگرێتەوە بۆیە لە حاڵەتێکیشە ئەگەر هەرێمی کوردستانیش یاخو با بڵین کورد هەستی بەوە کرد کە هەوڵێک هەیە بۆ بچووکردنەوەی ئەم قوارەیە ئەنجا ئەو هەوڵە لە وڵاتانی دراوسێەوە بێت یان لە ناو خودی وڵات خۆیەوە بێت یان لەسەر دەستی گروپێک بێت یان منهەجێک بێت لایەنێک بیەوێت بیبا بەڕێوە ئیتر لە هەر شوێنێک بێت ئەمە بەتەکید ئەرکێکی قورس ئەکەوێتە سەر ئێمە خۆمان وەکو کوردستانیەکان ئەکەوێتە سەر شارمان وەکو کاربەدەستان لە ناو هەرێمی کوردستانە کە ڕێگە بەوە نەدرێت بۆیە تێگەیشتن لە خۆمان تێگەیشتن لە ئیمکانیاتی خۆمان تێگەیشتن لە تواناکانی خۆمان وەکو هەرێمی کوردستان لە مادی و لە معنەویمانە وا ئەکات کە حکمەتێکی ئەوێ بەتەکید و ئەم حکمەتەش لە ئاسیەکە هەیە مەوجودە بەڵام پێویستی بەوەیە کە ئاسەکە بەرزتر کرێتەوانێ بۆی لە قۆناغەکە تێبگەین ئەمە قۆناغی هەشتاکانە ئەوەی ئێستا هەرێمی کوردستانی تایە قۆناغی نەوەتەکانە و نە قۆناغی 2023 بەو دواوەیە ئێستا ساڵی 2020 قۆناغێکی تازەیە لە ڕووی اقتصادیەوانێ لە ڕووی ئەسکەریەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سیاسیەوە لەسەر ئاسی عێراقیش و جیهانیش لەبەر ئەوە زۆر لە هاوسەنگیەکان گۆڕاون زۆر لە هاوکێشەکان گۆڕاون پێویست بۆ ئەکات کە ئێمە لەم قۆناغا بە شێوازێکی تر بیرکردنەوە استراتیژیەکان دەبێت لە ئاسیکی ترا بێت پێویست بەوە ئەکات کە احتیاتێک بخرێت کە هەموو ئەگەرێک هەیە کە بێتە بەردەمی ئەم تەجروبێت ئەمە تەجروبەیەکی فیداکاری چەندەها ساڵ بووە و تەجروبەیەکی دیموکراسی بووە ئەبێ هەوڵی ئەوە بدرێت کە بپارێزرێت و با بڵین کەڵێکی ئەساسی و ڕەکیزەی ئەساسی پاراستنی ئەوەیە کە پشتیوانی بێدەسەڵات پشتیوانی خەڵک بێت هەتاوەکو خەڵکیش بتوانێت پێکەوە لەگەڵ دەسەڵاتەکە حافظەی ئەم کیانە بکرێت بڕۆ بەتەکید لە ماوەی ڕابردووە باش ئەزانین کە دۆزی کورد لە ڕووی مێژوویەوانێ بەردەوام خەتەر بۆ سەر ئەوانەی کە با بڵین کورد لە وڵاتەکانیانە ئەژین و کورد بەشێک بووە لە پێکهاتەی وڵاتەکانیان بەرەوە بەتەکید دروستبوونی کەیانێک وەکو هەرێمی کوردستان ترس و دڵڕاوکی بۆ زۆر لە وڵاتان دروست کردووە ترس و دڵڕاوکی بۆ وڵاتانی دراوسێ دروست کردووە و کاتێکیش کە کورد هەموو جارێکە ویستوێتی تۆزێک دەرکەوێ بەتەکید زۆر وڵات گەلە کۆمیکیانە سەر کردووە بەڵام هەرێم ئەتوانێت لەم قۆناغا بە شێوازێکی تر بیر بکاتەوانێ هەتاوەکو ڕێگە لەم گەلە کۆمیکیانە بگرێت دەستور لە ئێستادا و تێگەیشتن و گەیشتن بە لێک تێگەیشتن چکەوەی لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی عێراقیە هەیە ناتوانانی بڵێ ڕێکەوتن چکە ئەمە لە ناو یەک وڵاتین ئەمە لێک تێگەیشتنە لە نێوان هەردوو لە دۆزینەوەی میکانیزمێکی گونجاوە بۆ ڕێخستنەوەی پەیوەندیەکان لە ڕووی ئیداریەوانێ و لە ڕووی سیاسیەوە. دکتۆرە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای 2023 جێگە و پێگەیەکی باشی هەبووە لا بەغایە و هەمیشە توانیوێتی لە بەرژەوەندی کورد زۆر جار بە مفاوەزاتەکانی کێشەکان یەکلا کاتەوە. ئێستا یەکێتی ضرورە چی بکە و هێز و لایەنە سیاسیەکانی تر لەگەڵ یەکێتیە ضرورە لەم دۆخەیە چی بکەن. ئەکرێت هەر لە هەرێمی کوردستانەوە ئێمە خیتاب ئاراستەی بەغا بکەین یاخود سیاست و ڕۆئیا و ڤیژنی کوردایەتی و کوردستانیمان لەناو بەغاوە مامەڵی پێوە بکەین. لە هەردوو لاوەیە یعنی ئەو مەسلەی کە ئێمە جارێ پێش هەموو شتێک
جەنابی شارە بە شتێکی حەیویە دێتەوە پێشمان و دایم باز ئەکرێت قۆناغی دوای 2023 هەموو جارێک ئێمەش ئەوواڵێنەوەوانێت دوای 2023 کۆمەڵک شخصیاتی با بڵێن ڕیزی یەکەمی سەرکردە دیارەکان زەعیمە گەورەکانی معارەزەی سیاسی هەبوون و کوردیش مام جەلالی هەبوو. ئێستا نەوەکو کورد مام جەلال هەیە هەتاوەکو بتوانێت ئەم ڕوئاجیاجیانەیەک بخاتەوە نە سەرکردەکانی ڕیزی یەکەمی هێزە شیعەکان و هێزە سونیەکان لە ساحا ماون لەبەر ئەوە ئێستا جیلێکی تر هاتۆتە پێشەوانێ ئەم جیلە مشتەرەکاتی کەمترێکە مشتەرەکاتیان لە نێوان خۆیانە کەمترێکە لەبەرەوە تەفاهماتیان لە ڕووی ئیجتیماعیەوانەیە خو با بڵێن تاریخی سیاسی مشتەرەکیان پێکەوە نییە لەلایەکی کەشەوانێ با بڵێن ڕوتێک دروست بووە تەیارێک دروست بووە تەیارێکی تۆزێ توندە ئەم تیارە زۆرجار شۆڤێنیە ئەم تیارە زۆرجار لە ڕووی مەسەبیەوانێ توندە ئەم تیارە لەوانەیە زۆرجار سەر بە ئەجندەی لایەک بێت سەر بە ئەجندەی وڵاتێک بێت ئەمانە هەر هەمووی هاتوونەتە پێشەوە لە 2023 بۆ شێوەی ئاوازەق نەبوون لەوانەیە وەکو نیەت هەبوو بێت بەڵام بەو زەقی ئێستا بۆ بێمنەتی ئێستا نەبووە لەبەرەوە خیتاب ناردنی خیتاب ناردنی مسجات لە کوردستانەوە ئەمە ناتوانێت کێشەکان حەلکا بە هەمان شێوە بۆ عێراقیش ئەگەر بیانەوێ وا تەسەوورکەن کە خیتابی تۆند یا خیتابی متەزەمت ئەتوانێت کورد و هەرێمی کوردستان بخاتە کۆڕەرەوە بخاتە زاویەکەوانێ ئەمەش هەڵەتەوە مەقبول نییە بەڵام لە هەمان کاتە وابزانام سەردەمی ئەوە هاتووە کە ئێمە تۆزێ هەم مەسەلەی حەزەر لە کاری سیاسی ئەو بۆ شتێکەوە مەبدەیەکە مەشروعە بەڵام ئەوەی کە هەموو هەنگاوێک بە موامەرە سیرکری ئەمە ئەوەکەوێتەوە سەر زیرەکی سەرکردەی سیاسی کە بتوانێت ئەگەر موامەراتیش بێ مام جەلال ئاسا بتوانێت بیخاتە ناو ئیتارێکی دیبلۆماسیەوە و حەلی بۆ بدەزێتەوە واتە بە هەنگاوێک پێش نارەکانی بێت بە چەند هەنگاوێک پێش دوژمنەکانی بێت ڕێگەی لێ بگرێت کە چۆن بە چ میکانیزمێک ئەمە کاری خەڵکی سیاسیە ئەمە کاری سەرکردەکانی ڕیزی یەکەم من بۆچی کە ئەمانە ئەبن بە ڕیزی یەکەم لە سەرکردایەتیە لە سەر ئاسی کوردستان لە سەر ئاسی عێراق بۆ ئەوەیە کە ئەم کێشانە حەلکەن لەبەر ئەوە بۆیە ئەڵێنەوە قۆناغی دوای 2023 نیە دیسانەوە ئێڵێنەوە ئەمە 2020 بەرەو دواوەیە بڵێن بەرەو لەمە و دوایە بۆ ئەوەیە کە پێویست بەوەکە کە بیرکردنەوەکە لە ئاسی سەردەما بێت. بەڵێ دوا سەرنجی بەڕێز دکتۆرە جوان لە بەرنامەیە ئەوەی کە ئێمە زۆر بەڕاستی وەک خۆمان وەکو نوێنەر سەیری ئەەکەین ئەنی پەیاممان ئەوەیە کە خەمی نوێنەر یاخۆ خەمی پەرلەمانتار ئەوەیە کە چۆن بتوانێت تەشخیصی کێشەکان کاو بە داداچوونی بۆ بکاو و چارەسەری بۆ دابنێ لەبەر ئەوەی کە ئێمە ئێستا ئەیبینین لە بارودۆخێکی ئێژگار قورسین لە بارودۆخێکی ئێژگار گرانین لە ڕووی مادی و لە ڕووی معنەویوانێکە ڕووی کردوتە هەرێمی کوردستان و ڕووی کردوتە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەوەی کە هەر شوێنێک کە کوردی لێبێت و خەڵکی خۆمانی لێبێت کۆمەڵانی خەڵکی خۆمانی لێبێت ئەمانە کارەکانی ئێمە لەوا چڕە بێتوانێت کە بە دوواداچوونیان بۆ بکەین هەست بە ئاسی لێپرساوێتی ئەوەیە کە بتوانین تەشخیصی ئەو پێداویستیانە بکەین بۆیە ئەمە پێویست بۆ ئەکات کە هەماهەنگی هەبێت لە نێوان حکوومەتی هەرێمە و لە نێوان دەسەڵاتی هەرێمی کوردستان لەگەڵ دەسەڵات لە حکوومەتی فدرال تاوکو بتوانین ئێمە بەشێک لەو کێشانە هەلکەین چونکە دووری وەلێک تێنەگەیشتن زیاتر ئەرکی ئێمەش قورسەکە وەکو پەرلەمانتار مە هەستی پی ئەەکەین هەست بە لۆدە زۆرە ئەکەین کە لە سەرمانە لەبەر ئەوەی کە ئێمە دەسەڵاتمان وەکو پەرلەمانتار لە حدودی باڵێن سەلاحیاتی خۆمانە کاری خۆمان ئەەکەین بەڵام زیاتر کاری ئێمە فشاری زیاتر ئەبێ بکەین و ئەشیکەین و کردوشمانە بۆ ئەوەی کە ئێستا لەم قۆناغا بە تایبەتەوە تاکە ئێمە من ئێستا لە بەرنمەکەی جەناب تا کاکزانم باسی
باسی کەم و کوڕی ئەەکەین لە سەکتەری خزمەت گوزاریە لە سەکتەرەکانی ترە لە سەکتەری تەندروستیە لە ئەمنی لە ئەسکەریە کێشەمان هەیە ئەمە پێویست بۆ ئەکات کە لێک نزیک بوونەوە و پێویستیش بە جدیت ئەکات لە هەردوولە بەڵام چ لایەک پێداویستەکانی زیاترەکە ئەو لایە دەبێت تەنازولاتی زیاتر پێشکەشکە چونکە ئەساسی ئەو عەقدە کە لە نێوان گەل و لە نێوان دەسەڵاتایە ئەساسەکەی ئەوەیە ئێمە متمانەمان وەرگرتووە بۆ ئەوی کە خزمەتی زیاتر بکەین بەرەوە چاوەڕێی ئەوەش ئەکرێت لە نزیک بوونەوە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی فدرال لە عێراق. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان حسان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە شاری بەغداوە لەگەڵمان بوو. سپاس بۆ بەڕێستان نێرانی خۆشەویست پانۆرامای ئەم شەو کۆتایی پێهات تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرم هەموو لایەکتان ساغ و سەلامەت.